پەیام مەترسیەکانی بەستنی سیستمی غازی شلی ماڵان بە شێوەیەکی هەڕەمەکی ئاشکرا دەکات. دوایی تەقینەوەکەی شاری سلێمانی کە لە ئەنجامی لێچوونی غاز 15 کەس گیانیان لەدەستدا و 12 دیکەش بریندار بوون و خانوویەکی سێنهۆمیش ڕووخا بەو هۆیەوە چاوەکان چوونە سەر مەترسیەکانی بەکارهێنانی سیستمی غازی شل بۆ خۆگەرمکردنەوە. لێکۆڵینەوەکانی بەرگری شارستانی دەڵێن ڕووداوە دڵتەزێنەکەی سلێمانی لە ئاکامی لێچوون و پەنگ خواردنەوەی غاز لە ماڵەکەدا ڕوویداوە. غازی شل LPG کە بۆ خۆگەرمکردنەوە و چێژلێنان بەکاردێت لە کۆمەڵێک گازی هایدرۆکاربۆنی وەک پرۆپان و بیۆتان پێک دێت. بە سروشت غازەکە بێڕەنگە و بێبۆنە، بەڵام بۆنی بۆ زیاد دەکرێت بۆ ئەوەی لە کاتی لێچووندا هەستی پێ بکرێت. هەر بۆیە گەر غازی شل بە وریاییەوە مامەڵەی لەگەڵ نەکرێت کارەساتی گەورە دەخڵقێنێت. لە ماوەی ئەم ساڵدا لە شاری سلێمانی چەند ڕووداوێکی تەقینەوەی غاز ڕوویان داوە. لەوانە تەقینەوەی کافتریای لیلی لە مانگی 5 2022 لە شەقامی ساوڵەکە کە بەهۆیەوە 13 کەس بریندار بوون. تەقینەوەی غاز لە کافتریایی کەستانە لە مانگی 7 ئەم ساڵ کە لە ئاکامدا 2 کەس بریندار بوون. کۆتا ڕووداویش تەقینەوەکەی گەڕەکی کازیەوەی 2 بوو کە لە 7 11 ئەم ساڵ کە لە ئەنجامدا 15 کەس گیانیان لەدەستدا و 12 دیکەش بریندار بوون. بەپێی بەدواداچوونەکان مۆڵەت و بەدواداچوون بۆ سیستمی غاز تەنیا لە یەکەکانی نیشتەجێبوون و چێشتخانەکان و شوێنە گشتیەکانەیە و هیچ چاودێریەک لەسەر دانانی سیستمی غاز لە ماڵان بوونی نییە. ئەمە ژوای کردووە بۆمبێکی تەوقید کراو لە هەموو گەڕەکەکاندا هەبێت و ڕووداوی دڵتەزێنی لێ بکەوێتەوە. لە هەمان کاتیشدا ئامێری پێشکەوتوو بۆ پشکنینی پێداویستیەکانی دانانی سیستمی غاز وەک پشکنین بۆ پلێتی تانکی غاز و بۆری و قفڵی سەیفتی ڤاڵڤ کە کاری گرتنەوەی غازە لە کاتی لێچوون لە هەرێمی کوردستان بوونی نییە. لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان تانکی دەستی دوو کە لە وڵاتان پێشتر بەکارهاتووە و کەڵکی نەماوە دەفرۆشرێت. ئەمەش مەترسێکی گەورەیە و چۆن دەکرێت حکوومەت ڕێگەی بەهاوردەکردنیان بدات. یەکێکی دیکە لە مەترسیەکانی بەستنی سیستمی غازی ماڵان لەلایەن کەسانی نەشارەزایە بەبێ ئەوەی مۆڵەتی فەرمی و بڕوانامەیان لە بوارەکەدا هەبێت. لە کاتێکدا دەبێت سیستەمەکە لەلایەن ئەندازیارانی میکانیکیەوە ببەسرێت و ساڵانە لانی کەم 2 جار پشکنینی بۆ بکرێت. لەگەڵەوەشدا بوونی تەنکی غازی شل لە سەربانی ماڵان مەترسیەکی گەورەیە و لە وڵاتانی پێشکەوتوو دابشکردنی غاز و شێوەی ئاو لە ڕێگەی بۆریەوەیە و کۆگاکانی غاز لەلایەن حکوومەت یان کۆمپانیای تایبەتمەندەوەیە. لە وڵاتێکی وەک رووسیا لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی تەقینی بوتڵێکی 20 لیتری باڵەخانەیەکی 5 داڕووخا. بەڵام ئێستا لە شارەکانی هەرێمی کوردستان بە سەدان ماڵ تانکی 1000 لیتری تا 5000 لیتری لە سەربان دانراون. ئەمە ژوا دەکات لە حاڵەتی تەقینەوەی غاز زیانی گەورە ڕوو بدات. ئاربەپێی بەداداچوونی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان باشێک لە یەکەکانی نیشتەجێبوونیش بەهۆی گرانفرۆشتنی غاز لەلایەن کۆمپانیاکانەوە باشێک لە هاوڵاتیان خۆیان تانکی غازیان داناوە. ئەمەش مەترسیەکی دیکەیە و پێویستی بە چارەسەر هەیە و نابێت ڕێگە بدرێت کۆمپانیاکان غاز گران بکەن. ئەمە ژوا دەکات هاوڵاتیان تانکی غاز لە یەکەکانی نیشتەجێبوون دانەنێن. لە هەمان کاتیشدا لە ماوەی ڕابردوودا بەهۆی گرانبوونی نرخی بەنزین بەشێک لە هاوڵاتیان سیستمی کارپێکردنی ئۆتۆمبیلەکانیان بۆ غازی شل گۆڕی. بەڵام بەشێک لە ئۆتۆمبیلەکان لەلایەن کەسانی نەشارەزا کارەکەیان بۆ ئەنجام دراوە. بەو هۆیەوە تەنیا لە هەولێر لە ماوەی 7 مانگ 150 ئۆتۆمبیل سوتاون. چی بکرێت بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سیستمی غازی شل بۆ خۆگەرمکردنەوە؟ دەبێت حکوومەتی هەرێم ئاوشێوەی شوێنە گشتیەکان ڕێنمایی و مەرجی سەلامەتی بۆ ماڵان دەربکات و ڕێگە نەدات ئەو کەسانەی مۆڵەتی کارکردن و بڕوانامە و شارەزایی و پسپۆڕی تایبەتمەندیان نییە سیستەمەکە ببەستن. ڕێنمایی هاوڵاتیان بکرێت لە کاتی هەستکردن بە بۆنی غاز لە ماڵاندا نابێت هیچ سەرچاوەیەکی گەرمی و تەنانەت گڵۆپی کارەباشدا بگیرسن و پێویستە هەموو خانوویەک
ئالەرمی ئاگادارکردنەوەی بۆنی غازی تێدا بێت. هەروەها نابێت حکومەت ڕێگە بدات کەلوپەلی کوالێتی خراپ کە بۆ سیستەمی غاز بەکاردێت هاوردە بکرێت و بەر بە قۆرەخکاری کۆمپانیاکانی یەکێتی و پارتیش لەو بوارەدا بگیرێت و سەرجەم کۆمپانیاکان بەگشتی هەلی یەکسانی کارکردنیان پێ بدرێت. لەگەڵەوەشدا هاوڵاتیان دەبێت ساڵانە 2 جار پشکنین بۆ سیستەمەکە بکەن. لە کۆتاییدا ئەنجامی ڕووداوی تەقینەوەکانی غاز پێمان دەڵێن نەبوونی چاودێری حکوومەت بۆ بەستنی سیستەمی غازی ماڵان و خراپی کوالێتی تانکی و بۆری غاز هۆکاری ڕووداوەکانن. لە هیچ وڵاتێکی دنیاش هاوشێوەی کوردستان ڕێگە نادرێت هاوڵاتی تانکی غاز لە ماڵەوە دابنێت و حکوومەت خۆی غاز هاوشێوەی سیستەمی ئاو دابەش دەکات.